بەیەکەوە بسم اللهیمان کردو بە ناوی ئەڵڵاوە بەردی بناغی چارەخانەی میهرەبانیمان دانا. الحەمدولله لە کاتێکە هەنێک کەس پێیان وابوو ئەم پرۆسە سەر ناکەوێت و چاوی بە دنیا هەڵایەت، بەڵام الحەمدولله ئەو پرۆسە گەورە هاتە دنیاوە. خوای گەورە مادام ناوی ئەوەمان هێناوە لە دەستپێکە کۆتایەکەیشی بە الحەمدولله تەواو بوو. الحەمدولله ئەوە تا ئەبینین لە بەرچاومانە میهرەبانی لەدایک بوو. هەزار جار شکر لە بۆ خوای گەورە کە ئەو سارەکە لە خستەخانەی میهرەبانی 2802 یەتیم بانگێش دەکرێن لە بۆ کەباب خواردنی، بانگێش دەکرێن لە بۆ ئیفتارکردنی و لەگەڵیشی سەبەتەی خۆراکی وەردەگریتن. من چار منداڵم هێستێک چووکڕەکم هەیە داوەتیان کردین لە بێرکوانە ئەوجێ ئێستاشتا سەبەتە خۆراکەکەماڵەوە گرتێ و دەستاڵتان خۆشبی زۆر مەمنون فاخێتان بنووسی. زۆر بەڕێز کاک دکتۆر دوێرشینا کەمە لە نزیکەوە دەیناسینە و کاتێک کە مقیمیش بووە هەزوە هەمزاری هاتوتە لە ئێمەوە ئێستاش بەردەوام کە ئەو کەسانێک کە کەم دەرامەتن نەخۆشن ئەمە تەنها قاقەزێکمان دایتەوە الحەمدولله ئەویش زۆر هاوکاریان بووە و عیلاج و عەمەلیاتی لە بۆ کردینە. وەڵای براکەم تۆزە نەخۆشی لە سەری هەبوو بە نیوەی نەرخ عیلاجیان کردین و دەرمانیان پێداین. بە پەلە و بەجوویی بەشداری بکەن لەم پرۆژە پیرۆزە ناوازەی میهرەبانی کە بەڕاستی پڕێکی لە سۆز و میهرەبانی بۆ تاکەتاکەی خێزان و ئەم گەلە خۆشەویستە بە تایبەتی بۆ دەردەدار و نەخۆشەکان کە الحەمدولله بە پارەی حەڵال بنیاتنراوە و پارەی حەڵالیش تیا بەقت کراوە و نەتیجەکەیشی بۆ خزمەتێکە بۆ هەموو لایە. هەستێکی زۆر خۆشمە بوو، زۆر سپاسی هەمویان دەکەم کە ئێمەیان باگەشت کردووە بۆ ئێرە، یعنی وەکو هەستێکی زۆر خۆشە دەرنابڕێ هەستەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.